بەناوی خوای گەورە و میهرەبان پێشەچی بەخێر بێن ئینشاءالله بەویستی خوای گەورە و میهرەبان ئەو شەو لە شاری هەولێر لە هەموو هەرێمی کوردستان لە زۆربەی وڵاتانی ئاسیا و ئەفریقیا و ئەوروپاش مانگگیرانێکی تەواو ڕوودەدات. مانگگیران چییە؟ دیاردەیەکی فەلەکیە کاتێک کە زەوی دێتە نێوان خۆر و مانگ سێبەری زەوی و دەکەوێتە سەر مانگ بۆیە مانگ تا ڕادەیەک ڕۆناچیەکەی لە دەست دەدا و ڕەنگی سوور هەڵدەگەڕێ. طبعا ئەو مانگگیرانێکی ئێستا ڕوودەدات لە ساڵی 2010ەوە ڕووی نەداوە ئەگە تهدیدی کەم ئاخر مانگگیران لە 28 ساڵی 2010 بوو. پاشان ئێستا ئەم شەو ئینشاءالله دەگیرێتەوە کاتژمێری دەستپێکی دیاردەکە ئەو هاورترە بڵێم 6:28 دەست پێ دەکات، بەڵام ئەو مانگگیرانە مانگگیرانی نیمچەییە، نیمچە سێبەرە. ئەو سێبەرەی زەوی زۆر تەنکە بۆیە مانگ هەستی پێ ناکرێت لە پێش چاوی ئاسایی، بەڵام بە کامیرە هەستی پێ دەکرێت. دەستپێکی جیرانی تەواو کە دێتە ناو ناوچەی سێبەری تەواوی زەوی، سێبەرێکی تاریکە، کاتژمێر ئینشاءالله 7:27 دەبێت. لە سعات 9:11 دەگاتە لووتکەی جیرانە کەواتە تەواو گۆی مانگ دێتە نێو سێبەری گۆی زەوی بە تەواوی. کاتژمێر 9:11 تقریبا سعاتێک و 22 واتە 82 خولەک مانگگیران بەردەوام دەبی. لە دوای ئەوە وردە وردە مانگ لە سێبەری زەوی دەردەچێت، دیاردەکە بەرەو کۆتایی دەچێتن و ئینشاءالله پێشبینی دەکرێت کاتژمێر 11:55 پێش نیوەی شەو دیاردەکە بە تەواوی کۆتایی پێدێت. طبعا بەڕێزان ئەو دیاردەیە وەکو ئاماژەشمان پێدا کە دیاردەیەکی فەلەکیە هیچ زیانێکی نییە بۆ مرۆڤ، بۆ ژیان، بۆ بەرگە هەوای زەوی، بۆ کەش و هەوا. بەڵام چەند بڵێن زانیاریێکی زۆر بە سوودەڕووی فیزیایەوە لێ وەردەگیرێت. خێرایی مانگ، جوڵەکەی، ئاستەکەی، مستەوای مەدارەکەی، دووری لەگەڵ زەوی، ئەوانە هەموو لە ڕێگەی مانگگیران و سوود لێ وەردەگیرێت. ئەمە جگەلەوە ئێمە وەکو موسڵمان سوپاس بۆ خوای گەورە کە بەشێک لە موسڵمانانی خۆشەویست لە نێو مزگەوتەکان لە نێو ماڵی خوا نوێژی سنەتی کسوف و خسوف ئەنجام دەدەن. ئەو شەوە خسوفە طبعا ئەنجام دەدەن. ئەمەش وەکو با بڵێن سنەتێکی مؤکەدە، خوا لیان قبولکە ئینشاءالله. ئێمە وەکو ڕێکخراوی فەلەکناسی کوردستانیش لە پارچی منارە ئینشاءالله سعات 7 بە تەواوی دەست بە پرۆسەی وێنەگرتن دەکەین و کامێرە و تەلسکۆپیش دادەنێن بۆ ئەوەی دووربینیش دادەنێن بۆ ئەوەی جەماوەری خۆشەویست بەشدار بن و تیمێکیشمان لە کۆیە بەردەوامە لە ڕوانگەکردن. تیمی کۆیە لە چای کۆسار عینەن بە هەمان شێوە لە خزمەتی هاوڵاتیانی خۆشەویستدا. خۆزگەم دەخواست لە شارەکانی دیکەش تەنسیق کراوە، بەڵام بەداخەوە گروپی فەلەک ناسانی ئەکتیڤ دەستمان نەکەوت، نەمانتوانی پەیوەندیان پێوە بکەین. بە هەر حاڵ خۆشەویستانم ئاخرشت کە بڵێم مانگگیرانی داهاتوو ئینشاءالله لە 31 دوازدەی ساڵی 2028 دەبی، واتە ساڵی 2028 عینەن دیاردەی مانگگیران لە ئاسمانی هەرێمی کوردستان ڕوودەداتەوە.